بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا ما علمتنا يا رب العالمين. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور أبصارنا وجلاء همومنا وأحزاننا يا رب العالمين. خوشويستان وبريزان لا تفسير سورة النور قيشت نواني السيام. بداية سورة النور باسي هندك بابتي باكسازي باسي أو نوري خواي قوردك سبحانه وتعالى بتشيواز إنساني إيمان دار بدستي بيني وأو ڕێگریانەی کە دەبێتە هۆی بربەست لە نێوان نوری خوای گەورە کە بگاتە دڵی ئینسانی ئیماندار خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەو بربەستانەی هەموو باس کرد لە سەرەتای سوورەتی نور و بەردەوام باسی دەکاتن یەک لەوانەکەوە کاری داوین پیسی بوو و هەروەها بوختانکردن بە خەڵک و کاری سێیەم وەشتی سێیەم حکمی سێیەم کە لەو سوورەتەدا خوای گەورە باز دەکاتن لەوانەی ئێستا و ئەوڕۆ ئەویش باسی حکمی لیعانە واتە تۆمەتبارکردنی پیاوێک بە خێزانی خۆی. طبعا حکمە شەرعیەکان وردە وردە خوای گەورە سوبحانەه وتەعالا بە تەدریجی باسی کرد. سەرەتا باسی حکمی زینای کرد. ئەگەر کەسێک زینا بکە کچێک کوڕک ژن و پیاوەک لەگەڵ یەکتر کە هیچ مافیان بە یەکترەوە نییە زۆر جیاوازە لەوەی کە ژنێک خیانەت لە پیاوی بکە یان پیاوی خیانەت لە خێزانی خۆی بکاتن. لێ حکمەکە زۆر سەختترە کە باسی زینای کرد. زینا بەو هەموو گوناه و تاوانەیەوە کە چەند گوناهێکی گەورەیە کە حکمەکەی ئەوەیە دەبی ڕەجم کرێ ئەوەی کەوا ژنبی ئەگەر مێردی هەبی پیاو ئەگەر ژنی هەبیتن دەبی ڕەجم بکرێ حتا مردن و لە ناوچوونی و ئەگەر کچ و کوڕێک بیتن عەقدی زەواجی شەرعیان نەکرد بیتن ئەوانە 100 داریان لێ دەدرێ. ئەدی ئەگەر ئافرەتی خیانەت لە پیاوی خۆی بکە حکمەکەی کووە؟ لەبەرەوەی بەڕاستی بابەتی زەواج هاوسەرگیری بابەتێکی زۆر گەورەیە لە شەریعەتی ئیسلام. کاتێک کچ و کوڕە قسمەتیان بە یەکتر دەبی ئەو کچ و کوڕە هەرتەنها کچ و کوڕەک نییە، عەلاقاتێکی شەرعی زۆر بەرفراوان دروست دەبیتن. دوو عەشیرەت دەگەنێ، دوو بەرەباب دەگەنێک، جاروێ دوو بنە ماڵا لەگە یەکتر دەبنە خزم بە واستەی ئەو زەواج و هاوسەرگیریە. لێیە کاتێک کە کەسە خیانەت دەکە ئەو ژنە لە پیاوی خۆی هەڵوەشاندنەوە و هەڵتەکاندنی کۆمەڵگەیەکە سوبحان الله. جاری وایە ئەو ژن و پیاوە منداڵیان لێکتر هەیە، ئەدی سەرنجامی ئەو منداڵانە بەچی دەگاتن. لێیە خیانەتی زەوجی گوناهەکی زۆر گەورەیە و عقوبەکەشی لە شەریعەتی ئیسلام زۆر سەختە، زۆر توندە. لەو چەند ئاەتەیدا دێ خوای گەورە سوبحانەه وتەعالا وەکو لە ئاەتەکانی پێشی کە باسی ئەو دوو حکمەی کرد ئێستا باسی حکمی لیعان دەکا. لیعان واتە نەفرەتکردنی پیاو لە ژنی خۆی، ژن لە پیاوی خۆی سەبارەت بە ئەگەر بێت و ئەو پیاو بوختانی بە خێزانی داکردیان ئەو ئافرەتە ئەگەر دامی پیسی کردبیتن. لێرە خوای گەورە سوبحانەه وتەعالا لە ئاەتی ژمارە 6 هەتا ئاەتی ژمارە 14 دەچینە خزمەتی یەڕمونە ئەزواجەهم مانای وشەکان جارێ واتە ژنەکانیان تۆمەتبار دەکەن و بوختانیان بۆ هەڵدەبەستن. وەیەدڕەء عنها العذاب سزا عذاب بە معنای سزا دێ واتە قامچی لێدانیان لەسەر لا دەچێت. بالئیفکی تۆمەت بوختانی هەرە گەورەترین درۆ. عصبة منكم کۆمەڵێک بوون لە خۆتان تەوەلا کیبڕەه پشتی گەورەی بەرکەوت لەمەسەکم تووشتان دەبێت دەچێژن ئەفەضتم تێیکەوتن. بەڵێ لە سەبارەت بە ئاەتی ژمارە 6 خوای گەورە سوبحانەه وتەعالا دەفەرموێ والذين يرمون أزواجهم ولم يكن لهم شهداء إلا أنفسهم فشهادة أحدهم 4 شهادات بالله إنه لمن الصادقين والخامسة أن لعنة الله عليه إن كان من الكاذبين ويدرأ عنها العذاب أن تشهد 4 شهادات بالله إنه لمن الكاذبين. طبعا له
زیاتر ڕۆنبوونەوەی بابەتەکە هۆی دابەزینی ئەو چەند ئاەتە بزانی چیە. طبعا سعدی کوڕی عوبادە جارێکیان فەرمووی والله لو رأيت رجلا مع امرأتي لأقتله فەرمووی والله سوێن بەخوا ئەگەر ئەمن پیاوێکی بیانی پیاوێک ببینم لەگەڵ خێزانم مەقسەدی لەگە خێزانم مەقسەدی پێچە واتە لە حالەتی جوودبووندا بیان بینم فەرمی سوێن بەخوا دەیکوژم. طبعا سەحابەکان شتەکەیان پێشتەچی غەریب و نامۆ بلوێ چون خزمەتی پێغەمبەری خوا وتیان ڕوتە سەعد ئەو قسەی دەکا پێغەمبەری خوا ئیقراری قسەی سەعد دەکا و فەرمووی ئەنا ئەغیەڕ من سەعد والله ئەغیەڕ منی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمن لە سەعدی بەغیرەتترم وەخوای گەورە لە منیش بەغیرەتترە. واتە ئەو شتێکە غیرەتی طبعی سەلیم ئەوەی خاوەنی غیرەت بی کە ئیمان و غیرەت دوشتی هاوتەریبی یەکترن هیچ کەسێک ئەوەی پێ قبول ناکرێ لێ ئەوە شتێکی نیشانەی غیرەتە کاتێک کە سەعد پێی قبول ناکرێتن خێزانەکەی خیانەتی لێ بکاتن. و سەهلی کوڕی سەعد دەجێڕێتەوە دەفەرمێ عوەیمیر چووە لای عاسیمی کوڕی عەدی کە گەورەی تیرێ عەجلان بوو وتی چی دەڵێن سەبارەت بە کەسێک پیاوێک لەگەڵ ژنەکەی خۆی ببینێ چی لێ بکا پیاوەکەی ئەگەر بیکوژێت ئەوە دەبتە دوژمنکاری و عەشیرەتەکە دەیکوژنەوە پرسیار لە پێغەمبەری خوا بکە بزانە سەبارەت بەو بابەتەی حکمەکەی چییە. عاصم چووە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوددا پرسیارەکەی لێ کرد. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما ئەو بابەتانەی کەوا واقع نەهاتە پێش هیچ شتێکی واقعی ڕووی نەدایە زۆری پێ ناخۆش شتێک یعنی پێشکەش یعنی پێشنیاری لە بۆ کرێت کە شتەکەشتان ڕووی نەدایە بە تایبەت لە مەسائیلی ناموس و شتیوا قەزی عەرز و ناموس ئەو بابەتانە لێیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزی بەو جۆرە پرسیارانە نەدەکرد وتی سوێن بەخوا واز ناهێن تا نچمە لای پێغەمبەری خوا چێ عومەیبر کە ئەوەی برین ئەوەی گۆگوتی والله بەخۆم دەسم ئەو جارە پرسیار لە پێغەمبەری خوا دەکەم صلی الله عليه وسلم کاتێک کە چوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیارەکەی لێ کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سەبارەت بە تۆ بە خێزانی تو خوای گەورە ئاەتی دابەزان لۆیە فەرمانی بە درۆخستنەوەی یەکتری پێکردن واتە کە پێی دەوترێ حکمی لیعان. طبعا ئەوە دوای ئەوە بوو کە پێغەمبەری خوا وتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر لای خۆم بیهێڵمەوە ئەو ئافتە سەمی لێ دەکەم لەبەر ئەوەی جارێکی طبیعەتی من ناینی لەگەر ئەو ژنە کە خیانەتی لێم کردیە بە چاوی خۆم دیتیتم لەگە زەلامان ڕای بواردە من ناتوانم جارێککە ژیانی لەگەر بەمەسەر بۆیە تەلاقیدا ئەوە بۆ هۆی هۆکارێکە طبعا تەلاقدانەکەی بە لیعان بەو شێوەیە کە باسی دەکەین دوایە اینجا فەرمووی بووە ئەوە بووە عادەت و نەریت و سونەتێک لە بۆ هەموو کەسێک کە خێزانی خۆی تۆمەتبار بکە بە زینا. اینجا پێغەمبەری خوا فەرمووی دوای ئەوەی کە حکمی لیعانەکە کرا لیعانەکە کۆوە بەو شێوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانجی کرد و خێزانەکەشی بان کرد لە مزگەوت خەڵکێکی زۆریش ئامادە بوون پێغەمبەری خوا بەسەر مینبەر کرد وتارێکی خیندەوە وەکو مەوعیزە و ئامۆژگاری و تەوبەی بکەن لەگە یەکتر ئەگەر کابرا بوختان بە ژنەکەی دەکا ئەگەر ژنەکە خیانەتێکی کردی اعتراف بکاتن لەوەی پەباتی بستەوە خزمەت خوای گەورە. دوای ئەوە ئینجا پێغەمبەری خوا بانجی پیاوەکەی کرد فەرمووی وەرە کاکە ئەو قسەی کە دەیکەی هەر موسڕی هەر بەردەوە سووری لەسەوەی کەوا خێزانەکەت خیانەتی کردیە و کاری خراپی کردیە یعنی لەگە پیاویت کە سەرجێی کردیە بەردەوام بوو. اینجا لەبەر ئەوەیە حەدی زینا بە هیچ شێوەیەک ئیسپات نابی ئیلا بە چار شار نەبی لێ ئەو کەسێک کە ئیقراریش دەکا دەبی چار جار احترافی لێ وەربژیرێتن. لێیە پیاوەکە هات چار جاران وتی ئەشهەدو بالله ئینی لەمینە الصادقین ئەمن شادی دەدەم خوای گەورە ئاگادارە لەسەر من و ئەمن کە ڕازگۆم لەو قسەی کە دەیکەم کە خێزانەکەم خیانەتی لێ کردیمە. جاری یەکەم دووەم سێم بەو شێوەیە. جاری پێنجەم طبعا عقوبەکە زۆر سەختترە لێیە والخامیسەت و جاری پێنجەم چ دەڵێ ئەنە لعنەت الله عليه لعنەتی خوا لە من بی ئین کانە من الکاذبین ئەگەر ئەمن لە درۆز نام بم ئەوە پێی دەوترێ لیعان
طبعا لشريعة إسلام كوبيا وما فيه آفرتج ما فيه لو أو جارة نوبتي آفرتك يدي آفرتك لو أويك طبعا أجر آفرتك بيدنج بو أو عقوبة الزنا لسه دسبي رزم دكريتن بلا ما في هي أن آفرتج بري لشريعة إسلام حقي خويتي دفاع لخويك لو آفرتك ديتن نوبتي ويدي أتردي بياوك الددي دلي بلي أويش ديت تصدلي دري أشهد بالله إنه لمن الكاذبين أمش شهادي ددم لو بختانيك أو بياوي من ديدات بارلمن لدروزنانا رازناكا صار زاران أو شاهدي ددا شاهد ككتب برامبر الشاهد طبعا لقانوني برين للشريعة لقانونيش إذا تعارضا تساقطا اگر دو حكم كتب برامبر يكتر او حكم سقوط دكا نكابرا حدي قذفي دكا وتسر نجنكش حدي زيناي دكا وتسر لداري بينزم آفرتكش دري أن غضب الله عليها غضب إخوة لسر من بي إن كان من الصادقين أجر أو بيا وراز بك كأمن خيانة مليك ربيتن طبعا لو حادثة نبيا وكبز راز ذكرته وأن آفرتكش بتومت باردا أدري تنها حكمي شرعي أويا جنو بيا وكل هيك ذكرينوا بطلاقتي بائني بينوني كبرى كهيت بهيش ما في أوياني بقرني وصل يكتر إلا لا يكتر حتى أجر أوجنا ميردكي بكاتوا دواتر ميردكي طلاقي بدا يان بمري ميردكي ناطني بهن توا بلام لحالة طلاقي آسائي دطاني دارشتر أو بياو أججنك ميردي كردوا طلاق درا يعني ميردي مدة طاني بهن توا وكل آيات القرآن لسورة بقرة خواي يوري باسي كديا أو هو كاري سبارت با هوي دابزيني أو دو آية بو أو سي آية بو طبعا دو جار حكم الرويداية دو جار أو حكم الرويداية جار يشتريش صحابي يشتري بهمان شيوا نفس يشتري الرويدا لو دو جار دو سبب نزولي هي وآياتا دو سبب نزولي هي يكتشان أو بوك آياتي بس دابزي جار يشتري همان صحابة كديوا نفس حكمي بيغمبري قال سر زي بذكر والله تبارك وتعالى أعلم يستدي نسر تفسير آية كان خواهي قول سبحانه وتعالى لآيات جمال الشجدة فرموه والذين يرمون أزواجهم ولم يكن لهم شهداء إلا أنفسهم فشهادة أحدهم 4 شهادات بالله إنه لمن الصادقين خواهي قول سبحانه وتعالى درباري حكم لعان دفرموه والذين يرمون أزواجهم أو بياواني كوا يرمون أزواجهم وات بختان بخيزانة كان خوي عندكن الرمي خيزانة كان خوي عندكن قذفي عندكن بوي كخيانتي اللي ياكدوا طبعا ليرة سبارت بو حكمة أويا كاتك بياوك هر أونية بياوك لقى خيزاني خوي بيني قصي لقى دكا يا والله لموبايلي نوكا زرسة له هاتيا نامي له هاتيا أو أنا هيتي نابتأ حكمة كدرين والذين يرمون أزواجهم كابرا دستوى مالي خوي كدستوى مالي خوي جنو بياوكي بروتي لقل يكتر دبينا كهيج مزاري أو تيداني بري والله كلقل يكتريج دبينا بالفعل دبين لحالة تزود بالبيت لو أو صحابي لمسندي إمامي أحمد دفرموي رأيت رجلا على بطن امرأتي بياوكم ديت لسزجي خيزانك يعني بو نوعا كلسزجي خيزانك شي دبي دخولي بيكر بيتا أويا حدي لعانك لسساب الدبيت اللويا والذين يرمون أزواجهم أواني كوا بختان بخيزانة كان يعني كان لو خواي يقرف من بختان لبرو يساغ نبيتوا أو حكم أجا ساغ بوا نابت بختان أو دبت حقة شرعي لو كابراي بلام كاتك جنكش دفاع على خوي دكاتن لويا خواي يقرف سبحانه وتعالى برمي ناوي برديا ونيا دواء أو قزيا لويا خواي يقرف سبحانه وتعالى بونو عداينا كابراي كاتك خيزانك خيانتي ليكر خيانتي ليكر ليرة دا زود زاري واي سبك دقرو تسر بياوكش هندك بياوي إهمالا غيرتينية جني لك بياوي بيقانا دوقي لك اختلاط احتيادي لقيك تدادنيشن حتى قزيك دا قومي هكاك تدابي حدك تهوي لما لك يخد أهو آموزا أو كورابلكا أو دي قيناك فرانا دي سبت طبعا زيناخو لا دقكو تسركتش رونادا كاك أهو تسندين حفتة ومانغ وصالي بس دادتي حتى علاقة كدروز دبيتا بياو دبي غيرتهم
پیاو دەبی قبول نەکە کاتێک کە زەلامێک تەمەشارەکە بە چاوی ناحەز و ناشرین و خیانەت تەمەشای خێزانی دەکەم دەبی بیخینەوە. یعنی معقولە ژن و پیاو هیچ شتێک لە ژن و پیاو لەگە یەکتر نێزێکترن نیە. لۆیە دەبی تەنها بە لەمحی چاو بە تروکانی چاو بزانی خێزانەکەی کۆگەیان کونیە. لۆیە بەڕاستی لێرە پیاویش تاوانبارە زۆرجار کاتێک کە خێزانەکەی بەلا ڕێدا دەڕوا دەبی نەسیحەتی کە ئامۆژگاری بکە حەدی لە بۆ دابنێ چونکە ئەو ئافرەتە کە دەستە لای ئەو پیاوە ئەمانەتە. ئەها پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو عەقدی نیکاح حەلال نابی ئیلا بە کەلیمەی خوا و ئەو ئافرەتانە ئەمانەتی خوایە لەلایەنگۆ. چی ئەمانەتی خوا؟ دینی، عەقیدەی، ئەخلاقی. ئەو کابرای دەستکە گوڵەکی پێشکەش کردێتەوە ئەتوو بە هیلاکرد بردیە ئەتوو نەتزانی ئەو ئافرەتی ئەمانەتێک بپارێزی. لۆیە والذینە یەڕمونە ئەزواجهم ئەوانەی کەوا خێزانەکانی خۆیان تۆمەتبار دەکەن بوختانیان پێدا دەکەن لەو کاتەشدا وەلەم یەکن لەهم شوهەداء ئیلا ئەنفوسهم هیچ شاهدیەک نییە تەنها خودی خۆیان ئەو حالەتەیان دیتیا. لۆیە سەحابەیەک کاتێک کە هات وتی یا رسول الله ئەمن ئەگە پیاوەک لەگەڵ خێزانی خۆم ببینم هەتا دەچمە دەرێ و چار کەسی دەینم وەرن کاکە شاهدیم لەو بدەن ئەو ژن و پیاوە لە یەکتر تەواو دەبن هەموو ئیشی خۆی دەکە و کابرا هەردێ و وەنی بەبەردەستیشم ناکەی ئەم چار شاهدی لە چێ بینم ئەو ئاەتە دابەزی ئەو ئاەتە دابەزی خوای گەورە فەرمووی وەلەم یەکن لەهم شوهەداء ئیلا ئەنفوسهم تەنها خۆیان شاهد حاڵی ئەو حالەتەن کە لەگەڵ خێزانەکەی خیانەتی لێ کردیە فەشەهادەت ئەحەدیهم شاهدی هەر یەکێک لە ژن و پیاوەکە ئەربع شەهاداتی چار شاهدی دەدەن لەسەر ڕوودانی ئەو واقعە ئەو ڕووداوە بەڵام شاهدیەکەشیان چییە بالله لۆ دەرێ شاهدی بالله لەبەرەوەی ئینسانێک کە ئەگە هەست بە ڕقابەی خوای گەورە بکە سوبحانەهو وتەعالا هەست بە گەورەی خوا بکە بوختانێک ناکاتن بەرامبەر بە کەسێک لۆیە هەدرێ ئەشهەد بالله ئەمە شاهید دەم بەوەی کە خوای گەورە ئاگادارە بەوەی کەوا ئەمن ئەو قسەی دەکەم ئینەه لەمینە الصادقین یعنی پیاوەکە کەوا لە ڕاستگۆیانە. لۆیە لەوێن دەرێت کە شاهدەکەی دەداتن کە ڕاستگۆیە بەرامبەر بە خێزانی کە خیانەتی لێی کردیە. تەوان دوای ئەوەی کە چار شاهدەکەیدا پیاوەکە ئینجا جاری پێنجەم تەوان ئەوە بەس تەنها لە بۆ حەدی لیعانە ئەگەنە لە شایدیەکانی تری مەسەڵ کابرا شایدیە لەسەر زینای کەسێک لە حەدی قەذف لە بۆ هیچ کەسە بەس لە بینی ژن و پیاو لە بینی ژن و پیاو کە عەلاقەتی زۆر بەقووەت هەیە. لۆیە والخامیسەت جاری پێنجەم ئەن لعنەت الله عەلەیه کابرا لعنەت لە قودی خۆی دەکا لعنەتی خوا لەسرە من بی ئین کانە مینە الکاذبین ئەگەر ئەمن درۆی بکەم لەو بوختانەی لەو قسەی کە لەسەر خێزانەکە دەکەم. تەوان لعنەت معلومی جەنابتانە ئەگەر کەسێک لعنەت لە کەسێکی بکە چەند گەورەیە ئەدی کەسێک لعنەت لە خۆی بکە وەنیا تەوان دوایە باس دەکەین کە حکمی لعنەتکردن خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە تایبەت لعنەتی لە هەندێک کەسان کردیە ئەلا فلعنەت الله علی الکاذبین مثلا خوای گەورە خۆی لعنەتی لە هەندێک کەس کردیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لعنەتی لە هەندێک کەس کردیە ئەوانەی کە شایستەی لعنەتن. لۆیە لعنەتکردن واتە دووری لە ڕەحمەتی خوا کاتی خۆی پێغەمبەری خوا کاتی خۆی خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە ئیبلیسی دەرکرد لە ڕەحمەتی خۆی چی فەرموو وأن عليك لعنتي إلى يوم الدين لعنتي من لستوبي حتى ڕۆژی قیامەتە کەواتە لعنەت شتێکی ئاسایی نییە شتێکی زۆر گەورەیە بە تایبەت کەسێک لعنەت لە خۆی بکاتن. لۆیە حکمەکە ئەوەندە شەدید و توندە هەتا ئینسان بەڕاستی بە هیچ شێوازێک جورئەت نەکاتن بوختان بە خێزانی خۆی بکە و ئەگەر حالەتێکی وا ڕوویدا دائیمەن ئینسان بتانی بە سەهەلترین شێوە بڕێوەی یعنی وا بکاتن کەوا خێزانەکەی لە کۆرە خۆی بکاتەوە و پێش ئەوە بکرێتن یعنی مەحاولە کرێ پێش بگیرێ لەو ڕووداوانەی کە دەبێتە هۆکاری ئەو ڕووداوانە بەڕاستی کەوا سببی دائیمەن مەسائلی خیانەتی زەوجی بە تایبەت لە ڕۆژگاری ئەوڕۆ کە تەمەشارێکی دەبینی بەداخەوە سببەکەی تێ زۆرجار یەک یعنی هۆکاری هەرە سەرچی ئەوەیە بیدایەتی زەواجێکی وەهانیە کە لەسەر دین لەسەر ئیمان لەسەر ئیسلام دامەزرابیتن هەمووی لەسەر عەطف و حەنان و لەسەر عادەت و لەسەر مۆدیرات و لەسەر تەقالید و لەسەر شتەکە کە خوا و پێغەمبەری خوا پێڕازینە سەتان و هەتی وایە ئەوی تر دەمینێتەوە بەشی شەیطانە. باشە ئەگە شەیطانی لەو عەقدی زەواجێک بی دەبی کۆتاییەکەی چ دەبی نەتیجەکەی چ
ئەو ژن و پیاوە لەسەر خوا لەسەر ڕەزامەندی خوا و پێغەمبەر پێک نەهاتینە هیچ حسابەتیان لە شەرعی خوا نەکردیە لەوێ نەتیجەکە تەمەشارەکەی ئێستا کە بەڕاستی کارەسات ئینسان جێبیست و دەبینیتن هەر وەکو لە سەردەمی پێشهاتی ئیسلامەتی هەمان شت بە زیادە و بە زۆر زیاتر و خراپتر و گەورەتریش ئێستا ڕوودەداتن لە ناو خەڵکی سەردەمی جاهیلیەتی قەرنی بیستەم و 21 لە دواییدا خوای گەورە دەفەرموێ ويدرأ عنها العذاب ويدرأ معناته يدرأ يعني يدفع واتە لا دەدا لەسەر خۆی چێ لەسەر خۆی لا دەداتن ئافرەتەکە چی لەسەر خۆی لادا العذاب واتە سزایەکەی چییە تاوان پیاو کە پیاوەکە مێردەکەی کە خێزانەکەی خۆی تۆمەتباردەکە بەزینا ئەو ئافرەتە مستحقی چ دەبی ڕەجم سزای ڕەجم ئەو ئافتش مافی ئەوەی دیفاع لە خۆی بکە طبعا لە قورئان تەمەشا بکە چەند وردە ويدرأ عنها العذاب كلمة درأ واتە لادان وانیا لادان دوور خستنەوە عذابەکەی لە خۆی دوور دەخاتەوە لێرەدا شریعەتی ئیسلام چەند جوانە ئەو سەحابەی کە هات ئەو شکایەتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەن بڕۆ وەچیلەکی بینە و مەحامی بینە ئەوڕۆ زۆربەی زۆری کێشەی بەی گرفتەکانی بینی ژن و پیاوان کە قۆڵ دەبتەوە کە زەحمەت دەبی کە قورس دەبی کەسانی سێیەم دەستی سێیەم دەکەوتنە ئەو قەزیە بە تایبەت برا مەحامی پارێزەرەکان کە بەداخەوە پارێزەری تەوان برێونەری ئێستا نووسینگەیە کابرا لەو پارەی خۆی ئیش دەکات ئەگەر کەسێک پارێزەرێک ترسی خوای لە دڵدا نەبی چێ پارەی بداتێ ئەوی بەسەر دێخی حەقی لە حەق و عەدالەت نییە ئەها تەمەشا دەکەی ژن و پیاوەک مشکلەیان دەبیتن قەزیەکەیان دەگاتە مەحکەمە پیاوەکە مەحامی دەگری ژنەکەش مەحامی دەگری وایە ئەو مەحامیە کە پارەیەکی چاک وەردەگری چەندی قورجی باشتر چەور بکرێ ئەوەندە دیفاع لەو پیاوەی دەکات ئی ئافرەتەکەش بە هەمان شێوە ئەدی کە حەق و عەدل لێرە چی لێرێ کە عەدالەت بزەردەبییان نا کابرا لەو پارەی خۆی ئامادەیە هەموو شتێکی بکە بەڵام لە شەریعەتی ئیسلام ئافرەت مافی وەرە دیفاع لە خۆت بکە ڕێنە لۆیە کەواتە بەڕاستی ويدرأ عنها العذاب ئەو ئافرەتە خودی خۆی دیفاع لە خۆی دەکاتن ئەها ئافرەت لە ئیسلام چەند سەربەستە چەند ئازادە کاتێک کە مافی خۆی بەدەست بینی کاتێک کە ئافرەت حیزاب دەکات دێتە ڕێزی پیاوان دێ لە سەنگەری جیهاد و غەزاکردن لەگەر پێغەمبەر و مسلمانان شەڕ دەکا بەشداری جەنگ دەکا تیماری برینداران دەکا ئاوی دەینی لە بۆ مجاهیدان ئافرەت ئەوەندە گەورەیە لە ئیسلامدا لێرەش مافی خۆیتی دیفاع بکە لە مەحکەمە وەچی پیا و شام ڕوبەڕووی پیاوەکەی بۆستێتەوە ئەگەر بوختانی پێت کە زۆر جاری واشەیە پیاوەی زۆر بێزەمیدا بوختان بە خێزانی خۆی دەکە دەیەوێت بە تۆمەتەکی بە دەیەوێت سەری بە فەتارت بە لۆیە ويدرأ عنها العذاب أن تشهد 4 شهادات بالله بە هەمان شێوەی پیاوەکە ئافرەتەکەش 4 شایدی دەداتن لەسەتی إنه لمن الكاذبين پیاوەکەی لەو بوختانەی کە دەیداتە پاڵی لە درۆزنانە و ڕازناکە لەو بوختانەی کەوە پێیدا دەکاتن والخامسەتە جاری پێنجەم ئافرەتەکە چ دەڵێ طبعا ئەوە چاردە شایدیەکەیدا لۆ جاری پێنجەم دەڵێ أن غضب الله عليها غضبی خوا لەسەر من بی غضبی خوا لەسەر من بی إن كان من الصادقين ئەگەر ئەو پیاوەم لە ڕازگۆیان بی و ڕاز بکە لەو قسەی کەوا دەیکا لەو تۆمەت و بوختانەی کە دایتیا پاڵ من لە دواییدا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ ولولا فضل الله عليكم ورحمته وأن الله تواب حكيم لێرە خوای گەورە چ دەفەرمێ ولولا فضل الله عليكم ورحمته كلمەی لولا لە زمانی عەرەبی پێی دەوترێ حرف امتناع لثبوت شيء آخر يعني لثبوت ضده ليرة خواي قلت سيدة فرمي ولولا فضل الله عليكم ورحمته أجر فضل رحمتي خواي قلت نبايا ليرة كخواي قلت ولولا فضل الله عليكم ورحمته أجر فضل إخوان نبايا خواي قلت سبحانه وتعالى بو جناحي كوا ستري كرديا لبينتان فصحي ذا كردن لفضحته فضح دبون حياة دسو ونيا لدنيا ولقيامته ونيا رو رجدم بلام خواهي يقول ستري كردينا ولولا فضل الله عليكم ورحمة ليرا خطاب لبوجنو بيهاوا
ونيا يعني ايوه بير كانوا ايجنو بياو كان كاتي كواب لبفضل وبخشوش ومهرباني خوا لسر ايوه كخوا ايوه كتجنو بياوي يكتر جنو ميدي يكتر كوا خواي قورا ما ودو رحمتي خست بينتان بلام استا جنو بياو بين دجمني يكتر لا محكمة الروبرو يكتر دوسنوا او كيني كاتي كجناح بيدا دبيتن كاتي كجناح بيدابو جنو بياو همو ليك دبتته دجمني يكتر سبحان الله من دال هموي فرتوازه دبيتن لويا يقدر زانا بياو تاكاني بيشي دلي والله دلي اقر جناحكم بكر بايا جناحكم بكر بايا لو راغكم تموج دبو يان قيتاني بيكم دبصا قيتاني بي الله وكم دول الرجنابتان دبصا يان لا اخلاق خورة واشتي مالو من ظالم بدردك سبحان الله بجيان ندكر دم ليم عاصي دبون او هم قلاه تاواني او رودكري سبكي اويا من ضال اللي عاصي دبي جند بجيرناكا جن بياوي خراب دبيتن لو ليرة ولولا فضل الله عليكم ورحمته اجا فضل مهرباني بخششي اخوان نبايا وان الله تواب حكيم ولا روجي قيامتج اجر ايوه توبب كان لو جناح قوريه هتند جناح كزوز قوريه كبياوك خيزاني خوي تومت باركيان بي افرتك خيانه لبياوي خوي بكا اجر استاش توبب كان دواي او جناح قورش خواي قوره تواب خواي قوره توبه ورقرا برامبر بحسندي جناح كانتان قوربي حسندي جناح كانتان زوربي وحكيم وخواي قوره دانايا دزاني تشتك بيويستا لبو عبدو بندكاني خوي بوشوي هرسو كوتو مع عمليان لقل دكاتر سودو بندهن زراوكاني او تن ايتي كباس مانكر طبعا يك لو اشتانا لك دار كردي كسايتي مروف بتومتو قفتارو كرداري ناشرين برينكي بسوترا لتيرك كبركسك دكويت بويا خواي قولا تومت باركرني برمي ناو بردوا كو انسان تيرا چي بيدكوي شاعر دلي وجراحات السهام يلتئم وجراحات السنان او بزبان لساني وجراحات اللسان لا يلتئم دلي او بريني تيركت بيدكوي روجك دو حفتك مانقك صالك برينك القبادم بلام داري ويا كلمة قصيك كسك تومت باردك بكلمة قصيك ببختانك بدرويك بشكاندنو لكدار كني كسياتي كسك حتى دنيا سبحان الله او انسانا دري حتى قبري لبيديناك لو الزمان لسانك حصانك زمانك بيقرا بيبسطو اقال لي بي ان صنته صانك اقل زماني خذ باريس راو دبي وان خنته خانك بلام اقل خيانتي لبكي ني باريزي اويش خيانه لتو دكا خالد وم بويا تسوار زار شاهد دان دوباره كردنوي تومتك دوتريتو تاكسك هستو نستي ببزويت لجاركان ترو بخودا بتسيتوا هر وقتون زينا بتوار شاهد نبي ناس بيت طبعا كابرا كزاري يكم دوم سيم طبعا ما زاري شي دريتي هجاركتن دقيق هتفكري بكاتو بشكم بشيمان بيتوا خالي سيم دعاء كردين كسي بو كسي شتر مروفنا راحتو دلقران دكات تزاي اوي كمروف خوي دعاء خراب لخوي بكاتب ونيا دعاء كج نفرد كردن بيت لخوي لعند لخوي بكات خالي تارم بياوكا نفرد لخوي دكات بلا مجنك دعاء غضب لخوي دكات بياوكا دري لعند تونك دعاء غضب لنفرد خراب ترى لو تكا اگر افريقيا خيانتي كربي خيانتك قورترا لو يكمتر ويا بياو تومت بجنكي بكات هر راستيك نكولي لي بكرت خاونكي شايستي غضب خواي قورا دبيت خالي بينزم افرتي شامبشاني بياو الاسلام ما في هيا ريغاي بيدراو كداكوتي وبرغري لما في خوي بكات جيشي لي راده جيرتو دواي بدرو خصنوي بياو كيس زاي لصلادتت ما في خويتي قسكي لي ورده جيري خالي ششم ام ياسو حكم الشرعيه يچك لسوزو مهرباني زورو بيجماركاني خوي غورا لدور روانكوا يكم لروي قرانوي تاون باركو بشيمان بونوي وان الله تواب حكيم او للروق لروي دوام لروي داناي دارشني حكمي قنزاوه بو بن بركني لك داركني كسايتي يعني او افرتك لك دار بكسايتي كاتك حكمي لعانهات حكمك لسلادتي وبياوكش هيتيان برناكي نبياوك حد قد في ليدري نزنكش حد زيناي ليدريتن
کەواتە حکمە حەکیمانەیە چکە سابت نابیتن لۆیە پیاوەکە ناتوانانی بەدرۆ بخێتەوە لەبەرەوەی شاری خۆیدا ژنەکەش ناتوانانی بە ئافرەتێکی داوین پیس دابدرێلۆ لەبەر ئەوەی ئیسپاتی حکمەکە نەبوو. خاڵی هەفتەم بوختان هەڵبەستن هۆکارەکەی دوو هۆکاری سەرەکیە بۆ جێبەجێکردنی لیعان. یەکەم تۆمەتبارکردنی ژن لەلایەن پیاوەکە و کە بەکاری داوین پیسی، دووەم نکۆڵیکردن لە منداڵ ئەوەی کە باسمان کرد. لاچوونی داری قامچی لەسەر پیاوەکە و ژنەکە هەردووچی لادەتی ئەگەر لیعانیان کرد قازی ژن و پیاوەکە لە یەک جیا دەکاتەوە. تەواان هۆکارەکانی لاچوونی قامچی لێدانەکە ئەگەر هات کابرا حەدی قەذفەکەی کەتە سەرێ، یعنی چۆن مثلا ئەوەی کرد ئەوە حالەتەکەی قەذف حسێب کرا لۆی ئیسپار نەکرا کە ژنەکەی بالفعل. ئێستا مەسائیلی مەسەرەن توبی هەیە شتەیە کەس دەکرێت دەتانی مەسەرەن جاروەیە بەو بابەتەن ڕەنگە مەسە پیاوەکە ڕەت کرێتەوە قسەکەی لۆیە ژنەکەی یان پیاوەکە ئەگە حەدی داری کەتە سەری قامچی لەو حالەتانە حەدەکەی لە سەلادەتی لەو حالەتان یەک لەوانە شێت بوون. ئەگەر ژنەکە یان پیاوەکە شێت بوو شێتی چی لەسەرە هیچی لەسەری بەسەردا ساغبوونەوەی داوم پیسی زیناکە ئەو لەو حالتە حەدەکە دەکەوتە سەر چی ژنەکە ئەگە ژنەکە گوتی ئەمن هیچ قسەی ناکەم حاکم دەرێ حەق خۆت وەرە دیفاع لە خۆتکە دەرێم بێدەنگ بوون معنای چییە؟ یعنی ئیسپات بوونی حکمەکە لەسەری کەواتە تو داوم پیسەکەت کردیا حەدی لێ دەردەکرێت. ئەگەر ئەو ژنە بەسەردا ساغبوونی یان لاڵبوونی کە ئافرەتەکە لاڵبوونەی تان دیفاع لە خۆی بکە بەڕازدانانی پیاوەکە لەلایەن ژنەکەوە ئەگەش دەکە گوتی بالفعل وایە منە تۆمەتەم کرد احترافی کرد. مردنی پیاوەکە پێش جێبەجێکردنی حکمە تۆمەتباریەکە وەفاتی کرد کابرا تازە کۆت حکمی لێ دەکەیت. لێکەوتەکانی لیعان واتە ئەو حکمە بابەتانی کەەوە بەهۆی لیعانەوە جێبەجێ دەکرێت. یەک لەوانە گرێبستی هاوسەرگیری دەیوان ژن و وێدەکە هەڵدەوەشێتەوە واتە ژن و پیاوەکە لە یەک جیا دەبنەوە. ئەگەر منداڵێک لە نێوان ژن و پیاوەکە بێت دەدرێتە پاڵ پیاوەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرموو الولد للفراش وللعاهر الحجر. الولد للفراش ئەو ژدا ژنی چێ بووە پیاوەکەی ئەوە ئیسپاتە بە حکمی شەرعی مارەی کە وەخت خۆی مارەی کردێت کەواتە ئەو منداڵە هەدەدرێتە پیاوەکە. ئەگەر جارێک زینای کردی خۆ معنای ئەوە نییە ئەو منداڵە وەلەد و زینا بیتن. وللعاهری ئەو کەسەی کەوا زینای کردی عاهر واتە زینا دەبی بەردباران بکری کەژنەکەی ئەگە لە سەری ساغ بۆچی گوتمان. دووەم سەبارەت بە لەعنەتکردن پێناسەی نەفرەت ئەگەر لەلایەن خودای گەورەوە بێت بە مانای دەرکردن و دوورخستنەوەیە لە سۆز و بەزەی خۆی. ئەگەر لە خەڵکانەوە بێت واتە داشۆرین و لۆمەکردن دوعای خراپە کەسێک لەعنەت لە یەکەچی دەکا کەسێک بە خراپە باسی دەکە بەو شێوەیە. نەفرەتکردن بە گشتی وەک بڵێ نەفرەتی خوددا لە بێ باوەڕان یان لە دووڕوان یان لە جوولەکە و گاوران ئەوە دروستە. لعنەتی خوا لە درۆستنان لعنەتی خوا لە منافقان ئەوە دروستە. بەڵام لعنەتکردن بە دیاری کراوی وەکو شەخص لە بۆ ئێمە دروست نییە. لعنەتی خوا لە فرانە کەس ئەوە بە دیاری کراوی بە بەڵگەی خوای گەورە ئەها دەفەرمێ إن الله لعن الكافرين وأعد لهم سعيرا. كافرين خوای گەورە بەگشتی لعنەتی کافران کردیان. یان لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم. داود و عیسای کوڕی مەڕیەم هەردووچیان لعنەتیان کردیە لە چێ لە جوولەکە كان ذلك ما عصوا وكانوا يعتدون. هەروەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم لعن الله من ذبح لغير الله. لعنەتی خوا لەو کەسەی کە ئاژەڵک سەر دەبڕی لە بۆ غەیری خوا واتە دەبتە شیرکیاننا. ومن آوى محدثا ولعن الله من لعن والديه. لعنتي خوا لو كسي لعن لداكو بابي دكا. ولعن الله من غير المنار. لعنتي خوا لو كسي خريتي زوي دغوري خريتي شوينك دغوري لبو برجوندي خوي. هروكو بيغمبري خوا صلى الله عليه وسلم لعنتي لزولكم نصرانيا كان كده فرمي لعن الله اليهود اتخذوا قبور انبيائهم مساجد او بقشتيا. ئەگەر کەسێک نەفرەت بکە دەبێتە هۆی ئەو تاوان یەکێک لە تاوانە گەورەکانە لعنەتکردنی کەسێک لە کەسەکی ئەوە لە کەبائیرە. كنا إذا رأينا ئەوە سەلەمەی کوڕی ئەکوع دەفەرمێ ئێمە ئەگەر پیاوەکمان بدید با يلعن أخاه لعنەت لە برایەکەی خۆی دەکا رأينا أنه قد أتى بابا من الكبائر دەماگوی یەکێک لە گوناها گەورەکانی ئەنجامدایە.
نفرت كدن لكسك الشايستين نفرد نبيتا أو لعنة نفرت دقريت سر أو كسيك لعنتك كرديا وكو بيغمبري خوار فرمي صلى الله عليه وسلم إن العبد إذا لعن شيئا كسك أقل لعنة لاشتشبك نق إنسان حتى لعنة لآجالة شبك لعنة لسيارة كيبك لعنة لخانية شبك مثلا إيه صعدت اللعنة إلى السماء أو لعنة برزت لآسمان فتغلق أبواب السبع درجا كان آسمان داد خليل ناقرا أو لعنة برز بيتولو آسمان دونها ثم تهبط إلى الأرض دار يشتري أو لعنة دقريت سرزوي فتغلق أبوابها دونها ثم تأخذ يمينا وشمالا لزويج درجا إلى سداد خليل سيدي تسبو راسي دك شوية نقنية أو لعنة زي بكاتوا فإن لم تجد مساغا رجعت إلى الذي لعن كهيد زي جنابين توا لعنتك بس أو كسيدادك كلعنتك كرديا فإن كان أهلا وإلا رجع إلى قائلها أجر أو تشتي كلعنتي ليك المستحق بو أو طا أجرنا دقرته سر أو كسي كلعنتك كرديا أو حديثش إمامي الباني بصحيح ديانو أبو داود جرابي تيوا نفرت كدن نشاني كمكري ولاوازي إيمانا بيغمبري يقال في الماء ليس المؤمن بطاعة ليس المؤمن بطعان ولا لعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء إنسان إيمان دار نابي هميشه وبردوام لعن لخرشيبك نفر لخرشيبك توانز لخرشي بدا يان دو بيسو زمان بيس بي يان كسك بيتن دائما بدروشتو كسك خراب بي نفرت كرين دبيته هو لدزداني خصلتي رازقوي بيغمبري خوار فرمي صلى الله عليه وسلم لا ينبغي لصديق أن يكون لعانا نابي كسي رازقو نفرت كاربي نفرت كان لروج قيامة بشاهد وتكاكار قبول ناكري بيغمبري خوار فرمي لا يكون اللعانون شفعاء ولا شهداء يوم القيامة أواني نفرت لخلشي لكن ندبنا الشاهد ندبنا تكاكار وهروها بيغمبري خوار فرمي لعن المؤمن كقتله اگر كسي لعن المسلمان كل ايمان دار وكو ايوا كشتبي تاوانا كي هند غوريا اوش تاني لا لعنه ريغري كراك النفرت يعني يبكي بدياري كراوي ليقلوانا لا تلعن الريح فانها ماموره بيغمبري خوار فرمي صلى الله عليه وسلم لعن اللباي مكان او مأمورة لجيرالي وفرمل فرماني خواي قوردها وإنه من لعن شيئا ليس له بأهلين رجعت اللعنة عليه كلا شير بيغمبري خوار فرمل لا تسبوا الديك زين بكلا شير مدن فإنه يوقظ للصلاة خرج بأقادين لبنيش واروها نفرت كردني لمسلمان أو يدروزنيا نفرت كردن لا هر آجالك بدروزنيا وكو لا يجي لا سفر كان بيغمبري خوار صلى الله عليه وسلم ئافرەتێکی ئەنساری لەسەر پشتی شتێک بوو لی بێزار بوو لعنەتی لێکرد کاتێ پێغەمبەری خوا جێی لێ بوو فەرمووی ئەوەی لەسەر پشتێتی دای بگرن و وازی لێبینن چونکە نەفرەتی لێکراوە فەرمی ئەو عوشترا حتی لەسەر پشتی دبین نەخوارێ هینا نەخوارێ ئینجا فەرمی لێگەڕ عوشتە بەرەو چێندە دەڕوە با بڕوە لەبەرەوەی مادەم لعنەتی لێکرا هیچ بەرەکەتێکی نامینێ لۆ خۆی بەرەو چێندە دەڕوە با بڕوە ئەوە سەبارەت بە کورت و پوختی بە دەرسی یەکەم بوو سەبارەت بە حكمي لعان وأوتن آياتيكوا لخزمة أوي بريزو خوشي باس ماكت وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.